بەڵێ ئەتوانم بڵێم شاردنەوەی دوو دیوی هەیە، دیوێکی باش دیوێکی خراپ. دیوە خراپەکەی ئەوەی کە هەنێ کەناڵ و ئەکاونت و پەیجەکان بۆ لایک و بی و کۆمنت و ئەوانە کە ئەیانەوێت و باسکردنەکەی بە شێوازێکە کە زیانی زیاترە بۆ کۆمەڵگا لەم ڕۆیانەوە شتێکی باشە شاردنەوەی، بەڵام لەو ڕۆیانەوە کە هۆکارێکە بۆ زیاتر هاندانی کوشتن و شاردنەوەی تۆمەتبار و دیاری نەکردنی ڕێژەکانی تونند و تیژی بەرامبەر بە تایبەت ئافرەتان لەمەیانەوە باش نییە. پێویستە کۆمەلگا و شار بکرێتەوە لە کوشتن و خۆکوشتن و لەو کار ساپانەی کە ڕوئەدا لە کۆمەلگا و چەند زیانی هەیە بۆ ئێمە. لەم ڕۆیانەوە من پێم باش نییە بشاردرێتەوە. جگەلەوە ئەکرێت لە ڕێی کەناڵ ینی ئەو کەناڵانەی کە توانیویانە ڕۆڵی باش بگەڕن لە باسکردنی بابەتەکانە و بەتایبەت بابەتی کوشتن و خۆکوشتن ڕێگە پێدراو بێت بۆ باسکردنی و لە ڕێگەی کەسانی پسپۆڕ بە بوارەکە بۆی کۆمەلگا و شارکردنەوە لەسەر هۆکارەکان و شوێنێتی ڕوودانەکە. من هەمیشە ڕۆم هەبوو هەم لە ڕووی یاساییەوە باس بکرێت لەوەی کە ئاقاری کەسێکە کردەکە ئەنجامەدا چی ئەبێت و لە هەمان کاتە ئەو یاسانە چی کە بەسەر یاسە پێ هەم لە ڕووە دینیەکەیەوە باسی لێەوە بکرێت، چونکە دوجار کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە کە زیاتر سوود لەسەر چاوە دینیەکان وەرەگرێت بۆ باسکردنی بابەتەکان. لەم ڕوانەوە گرنگ و هۆشیاری بە کۆمەلگارەوە باسکردنی ڕێژەکان بکرێت، بەڵام لە ڕووی ئەوەی کە بۆ لایک و کۆمنتە کە هەنێک کەناڵ خۆمان ڕۆژانە ئەیان بینین پێم باشە. باسکردنی باشترە بۆی کە کردەکە و ئەو کەسی کە هەڵەسێ بە کردەکە نەشادرێتەوە و ئاشکرا بکرێت. جارێکتر مافی ئافرەت نەخوێسیە لە ئەگەر نەشارناوەکەی نەبێت زیاد ژێ کوشتنەکە زیاد نەکرێەوە لە هەمان کاتە بابەتەکە بە کراوەیی بمێنێتەوە. هەنێ دۆسیە هەیە ئەکرێ من لە ڕێی ڕاگەیانەکانەوە پێی گەشتوین و دەستی بۆ برا و 400 داوە، بەڵام پێش حد دەستکەوتن هەنێ جار ڕاگەیانەکان هەنێ بڕیار ئەیەن لەسەرەوە کامە پێشۆی لایەنی پەیوەندیدار ڕوونکردنەوەی خۆی بدا پێشۆی بکە. ئەم کارانە بۆ کۆمەلگای ئێمە دروست نییە، بەڵام هەمیشە گەڕانەوە بۆ یاسا و هەمیشە گەڕانەوە بۆ لایەنی پەیوەندیدار شتێکی باش.